کەمالی شاعیر دەڵێ ئەگەر لە کاتی پیریە داوای باڵای یار بکەم حەقمە، چونکە پیاوی پیر کە دایم عەسا پێویستە بۆ دەستی. کاک مراد محەممەد ئەمین کە ئێمە لەم گۆشە تایبەتە و لەم فیچەرە تایبەتەدا دەیناسێنین بە ئێوە، لە ئێستادا هاودەم و یار و هاوڕازی ئەو بریتە لە کۆمەڵێ لە کتێبەکانی خۆی و لە تەمەنی 86 ساڵیشدا هێشتا بە گوڕوتین و شەوق و زەوقەوە خەریکی خوێندنەوە و هەڵدانەوەی لاپەڕەکانی کتێبە. ئەو دەڵێ هەر لە سەردەمی ڕۆژنامەی ژینەوە بەردەوام لەگەڵ کتێبە هاوڕێیە و کتێب چەندین کڵاو ڕۆژنە و چەندین ڕێگەی ڕزگاری و خۆشبەختی بۆ ئەو کردوتەوە و تا ئەم ساتەژ بەردەوامە. هەوڵە دەین تیشکێک بخینە سەر ژیان و ئەو حەز و خولیایی کاک مراد محەممەد ئەمین بۆ کتێب و خوێندنەوە لە شارەکەی حاجی قادری کۆیی و مەلای گەورە و مەسعود محەممەدەوە. تقریبا لە پاش پەنجایەکانەوە دەخوێنمەوە. باوکم کتێبی حاجی قادری دۆکریم، قانعی دۆکریم، سافی. دوای وردە وردە لە مەکتەبێ ڕۆژنامەی هەولێر دەهات دەمان خوندەوە. دوای کتێبەکانی کاملجیل، قانع، حاجی قادر، سافی خوندنەوە بەهرە. سێ چار جار فەوتایە. کتێبی پێش 58 هەموو فەوتا. تقریبا 30 کتێبم هەموو فەوتا. هەندێکم جاعێ کرد، هەندێک فەوتا، هەندێک بزرگ بوو. ئەوها وەڵا خوێندنەوە نووسینی فێرکردم کە نووسین پێویستە. ئینسان ڕۆژانە چی ڕوودەدا بینووسی. کە نووسیت دەرتە یادگار دەمینێ ئەو نووسینە. بەسا تۆ هەر بخوێنیەوە هەر بخوێنیەوە نابی. گلەیی لە جیلی ئێستا ئەکرێت، لە گەنجەکانی ئێستا گوترێ کە هیچ کەس ناخوێنێتەوە. لە سەردەمی ئێوەیە خوێندنەوە چۆن بوو؟ ئایا خەڵک ئەی خوێندەوە یا هەروەکو ئێستا خەڵکیش ئەو کاتەش هەر نەیە خوێندەوە؟ وەڵا ئێستا گەنجی ئێستاش مەجالیان نییە لەبەرەوەی بوویتە سیستەم. مۆبایلە و تەلەڤیزیۆنە و مەشاکلی هەیە گەنجی ئێستا ئەوڕۆکە. زۆر جار گیان ڕێچکەیە، یانی ئینسان چاودێکەری دەکا. غەیبەت واتە کوردیەکەی باسکردنی خراپەی پاسملەیە، وتنیشتانێکی نەخوازراوە دەربارەی کەسێک لە کاتی نەبوونی خۆیدا ئەو تاوانەیە کە لەلایەن زۆرێک زانایانی ئیسلامەوە بە گوناهێکی گەورە ناسێنراوە. غەیبەت بریتیە لە باسکردنی پاسملە و تانەدان لە کەسی بەرامبەر، چ لە جلوبەرگ و هەڵکەوتەی دەستەیی و ڕەفتار و کەسوکاری دوورەبێک تا دەگاتە ئەو خانووەی لێی نیشتەجێیە. مامۆستا مراد، چ کتێبێک زیاد لە جارێک دوو جار سێ جار خوێندووتەتەوە؟ وەڵا کتێبی گەشتی ژیان و شێخی کاک مەسعود محەممەد، کتێبی ئەوەسم سێ چار جار خوندیتەوە. یادداشتی پاکیزە ڕەفیق حیلمی زۆر خۆش بوو، زۆر بە جوانی دایڕشتێ.
الشيخ محمود الحفيد ملكا. ما زالت أتذكر وأنا في مقتبل العمر أن اسم الشيخ محمود البرزنجي الحفيد يتردد على الألسنة بأنه صار حكمدارا لكردستان، وأنه شكل حكومته الكردية قبل تشكيل الحكومة العراقية المؤقتة. تەمەنی مناڵیتە چ کەسێک وای کرد کە تۆ بخوێنیتەوە و حەزت بۆ خوێندنەوە بچێ بێجگە لە باوکت؟ والله لە مەکتەبێ برادەرێکم هەبوو کاک مەولود جاکا و ئێستامایە ئەو زۆر تەشجیعی دەکردین لەسەر خوێندنەوەی. باوکیشم دەیگوت جەریدەی بخوێنەوە معلوماتان بە قووەت دەبی. ئەو کاک مەولود جاکا و مامۆستایە. ئەی جەنابەت تا چیت خوێندووە لە مەکتەب؟ چی و چیت خوێندووە؟ من ابتدایی متوسطم تەواو کردیە لە کۆیە. لە بەغدا 3 ساڵم لە مەعهەد طبی خوێندیە. بووین بە مۆزەف سەحی. ئەو دمای پێیان دەگوت مۆزەف سەحی، ئێستا پێی دێن معاون طبی. بە تاکە مەکتەب بوو لە عێراق ئەو دەمای کەمە خوندمان پێشی 6 ساڵ پێش ئێستا. مامۆستا چی ئەڵێی بەو گەنجانەی کە شەو و ڕۆژ لەناو مۆبایلەکانیانان هەمیشە خەوتون، هەمیشە بۆن منە کاتەکانی خۆیان بە فیڕۆ دەن، ئەم هەموو سەرچاوە دەوڵەمەنە جوانە بە پیت و بە سوودە هەیە کە چی کتێب ناخوێننەوە؟ ئامۆژگاری و ڕێنمایی تۆ چییە بۆ ئەو گەنجانەی کە کاتێکی زۆریان هەیە بەڵام هیچ معریفەیەکیان نییە؟ وەڵڵاهی ئەوە ڕاستیەکەی ڕێچکەیە، چاودێکەریە. دەبی جیهەت چەندیاتێک تەجێی ئەو گەنجانەکە کە واز لە مۆبایل بینن بخوونەوە. دەبی گەنجەکانیش بەرنامەی بۆ خۆیان دانێن، چونکە چاودێکەری دەردەچی کوشندەیە لەناو کۆمەڵ. دەبی حکوومەت ئیرشادات دانێ، بەرنامەی دانێن لە بۆ ئەو شتانە کە ئەو گەنجانە ڕوو لە کتێبخوونەوە و واز لە شتی ناو مۆبایل بینن، چونکە ئەوە شتێکی خراپە. بەس پێویست دەکا هەر کۆمەڵک مامۆستایەکی ئیرشادیان هەبی، ئامۆژگاریان بکە. کە ئێمە هاتین تۆ ئەمە دەخوێندەوە، ئەمە چییە و ئەگە باسێکی ئەم کتێبە بکەی چەند وابزان تا ئێرەت خوێندۆتەوە؟ ئەوە قاموسێکی جۆر کاکرابەت داینایە، خوا مۆفەقیکە. بۆی نادیم باسی وشەکانی زمانی کوردی دەکات لە ناوچەی کۆیە، لە ناوچەی کۆیە و سلەیمانی. مامۆستا موراد لە شەو ڕۆژێکە لە ڕۆژ و بە شەو چەند سەعات کتێبە خوێنیتەوە؟ چەند لاپەڕە ئەتوانی بخوێنیتەوە؟ وەڵام نزیکەی سەعاتێک 2 سەعات دەخوێنمەوە. بە شەو یا بە ڕۆژ؟ بە شەو و بە ڕۆژ هەمووی ئیجمالی. ئەی کاتەکانی ترت بەچی بەسەرەبەی وەگەزانین ئیشێکت نییە؟ و کاتەکانی خۆم دەشۆم، دەست بە باژێری خواردنی ئامادە دەکەم، ئەو شتانە. وەڵا تەمان لەو دنیای کۆتایی دێتن، ئەو مۆزوع نایەتە گۆڕێ. عملەکانمان ئەگەر تاکەمان کراوی ئەوە دەچینە باشتەوەی خراپان کرد دەچینە جەهەنەمێ.
کۆتایی دێ خۆ لەو دنیاش ئەو حکایەتێکی دوودێژە